ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحەمەنووریتان لێبێ. دوای 117 ساڵ بەسەر مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا دەپرسین میدیای کوردی لە چ دۆخ و زەمانێکدایە؟ ئایا خاوەنی ئەخلاقی کارکردنی یاخو بەهاکانی ڕۆژنامەگەریمان لە کارکردن دوور خستۆتەوە؟ ئایا حیزبەکان لە دوای ڕاپەڕین چەند لە ڕێی ڕاگەیاندنەوە کۆمەلگایان بەشبەش و لەدلەت کرد؟ ئایا حیزب دەکرێت خاوەنی میدیا بێت و لە ڕێی میدیاوە جەمسەرگیری بکات؟ ئایا ئێمەی ڕۆژنامە نووسان لە کوردستاندا چۆن دەژین؟ ئایا ڕۆژنامە نووسمان هەیە یان سیخوڕ؟ ئێوە دەزانن زۆربەی بەرپرسەکان مەسوولەکان خاوەن سایتێک یاخود دەستگایەکی ئەعلامین یاخود چەند پەیجێکی فەیسبووکیان هەیە؟ ئێوە دەزانن بەهۆی بەشێک لە سایت و میدیا سێبەرەکانی بەشێک لە بەرپرسی ناو حیزبەکان ناکۆچیان خستۆتە ناو ماڵی کوردیەوە؟ ئەی بۆ بە ئاراستەیەکی تر پرسیارەکان نەکەین؟ میدیای کوردی ڕۆڵی نەبووە لە دەرخستنی گەندەڵەکان؟ بۆ دەڵێن ئازادی نییە؟ ئەوە نییە میدیاکاران ئازادن چی دەڵێن و چی دەنووسن؟ ئێوە دەزانن لە ئێستادا پیشەی ڕۆژنامەنووسی بۆتە ئاسانترین پیشە و هەموو کەس دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس؟ ئێوە دەزانن سەدان ڕۆژنامەنووسمان هەیە کە هیچ لە کارەکانیان نازانن؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە گرنگانە میوانداری هەرێک لە بەڕێزان نەبەست گۆران ڕۆژنامەنووس سپاس هەروەها کاوێز مەلا پەروێز کە دەڵێ پێم ناخۆشە پێم بڵێن ڕۆژنامەنووس. بۆ سەرەتا یادی پیرۆزی 117 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لەو خەڵکە خەباتکارەی مێژووی ڕۆژنامەگەری کە قوربانی بوون بە قوربانیم پیرۆز دەکەم و لە تەواوی ئەو خاوەن قەڵەمە بۆ پێ ناخۆشە پێ بڵێن ڕۆژنامە لە ئێستا من نیگەرانم لەوەی بەڕاستی کای ڕۆژنامەنووسی کایی میدیایی لە فەوزایەکی ئەجگار گەورەدا من بۆیە لە ئێستاە نیگەرانم هەندێک جار شەرمیشەکەم بڵێم ڕۆژنامەنووسە شەرمەکەی پێ بڵێن ڕۆژنامەنووس. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بن بەشێک لە ڕاستی لای کامیانە کامێرا هەر نهاتە سەر ماڵزان. کاکاوێز تۆ ئاماژەت بەوەدا ئازادی لە کوردستاندا ئەوەندە زۆرە دەکرێت بەشی 20 وڵاتی لێبین. ئەم قسەیەک نییە مەجازی بێ، قسەیەکی گەورەکردنی بواری ئازادی نییە. ئەگەر ئازادی ئەوەندە زۆرە ئەم هەموو پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین، ئەم هەموو سوکایەتیە بە ڕۆژنامەنووسان و تەنانەت کارگەیشتە کوشتنی ڕۆژنامەنووسان، یعنی کوشتنی ڕۆژنامەنووسان بین بە دەرەوە. من پێم وایە ناکرێت بە شێوەی ڕەها قسە لەسەر ئەو پرسە بکەین. پێم وایە ئازادی ڕۆژنامەنووسی یان ئازادی بیرۆڕادەربڕین لە کوردستان بە جۆرێکە کە هەموو سنوورەکانیشی تێپەڕاندووە. ئەوە هەیە لەگەڵ ئەوەیشە پێشێرکردنی مافی ڕۆژنامەنووسانیشەیە. یعنی ئێمە کە قەتعیە ناکرێت لە دیوە ڕەشەکەی ببینین کە بڵین بە هیچ جۆری ئازادی لەم وڵاتە نییە بە پێچەوانەوە ئازادی ڕادەربڕین وڵاتەکە کام وڵاتێ بەستی وڵاتانی فەڕەنسا و ئیتالیا و ئەمریکا یاخود سۆماڵ و نایجیریا با نمونێکت بۆ بێنم لە فەڕەنسا هێرش کرایە سەر ئەو گۆڤارە. هیچ ڕۆژنامەنووسێک لە فەڕەنسا نەیوت هۆڵاند دەستی هۆڵندی تیا بوو ئەوە ئەو کردەوەیە بۆ ئەوەی کە بەشداری شەڕی تیرۆر بکات. ئازادی لە کوردستان ئەوەی کە ناوی لە چوارچێوەیەکە ئازادی گەیشتۆتە ئەستێک ڕۆژنامەنووسێک نووسویەتی جێگری سەرنووسەری گۆڤارێکیشە کە تەقینەوەکەی هەولێر دەستی مەسعود بەرزانی تێدایە بۆ ئەوەی کە فەوزایە بخۆڵکێنێ بۆ مانەوەی لە پۆستەکەی. ئەمە ئەگەر لە فەڕەنسا وایە هەر بە مەقەستی دیموکراسی ئەو قەڵەمەیان دەشت مەقەز نییە لێرە نەخێر ئازادیشی تێپەڕیوە لێرە زانی من پێم خۆش نییە بۆ زمانە قسە بکەم بەداخەوە ینی کایی ڕۆژنامەنووسی کایی میدیایی گەیشتۆتە ئاستێک کە فەوزایە ئێستا. ئازادی لە کوردستانە بەشی 20 وڵاتەکە ئێستاش توی بەڵێ ئێستاش پێم وایە ئازادی بە جۆرێکە ئازادی بە جۆرێکە هەر وڵاتێک هەر وڵاتی پێویستی بەوە هەبوو ئێمە ئەمەندە ئازادی و ئەمەندە ئازادیمان زۆرە دەیدین.
پێی شەرمە پێی بوو تێ ڕۆژنامەنووس چونکە پیشەکە ئەوەندە زۆر بووە تەوا ڕۆژنامەنووس بواری خۆی بیستۆ دەڵێ ئەگەر هەر وڵاتێکیش پێویستی بە ئازادی هەبوو ئۆتوانێت لە کوردستانەوە بیبە. یەکەم تامان سڵاو لە گیانی کاوە لە سەردەرد لە سۆران ئەوەی کە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین بەرهەمی خوێنی ئەو گەنجانەیە و ئەو ئازادیش کە هاتووەتە دی ئازادیەک نییە لە کۆڵە پشتی کەسەوە هاتبێ بۆ ئێمە جیلێک تەسحیاوە و جیلێک ماندوو بووە و جیلێک خوێنی داوە گیراوە عەزیەت دراوە بۆیە ئەمەی کە ئێستا ناوی ئازادی قسەکردنە بەرهەمی ئەو ماندوو بوون و ئەو هیلاکی و ئەو خوێنە و ئەو گرتن و ئەو هەڕەشانەیە کە بەرامبەر ئەو جیلە کراوە بۆیە ئازادی کە هەیە لە هەرێمی کورسانی قسەکردن منەتی تیانە کەس بۆی نەهێناوین ئەمە یەک دوو هەڵبەتە من بۆ خۆم شانازیەکەم بۆی کا ڕۆژنامە نووسم لەبەرچی شانازیەکەم لەبەر پیشەیەکی زۆر زۆر گرنگە و پیشەیە کە مرۆڤ لە نێوان خەڵک و دەسەڵاتە کاری گواستنەوەی ڕاستیەکانە بەڵام بەرامبەرەکە دەڵێ من شەرمەکەم پێم بڵێن ڕۆژنامەنووس ئەگەر شەرمەکە بووە ئەمڕۆ نەهاتایە بۆ قسەکردن چونکە ئەمڕۆ ئێمە قسە لەسەر کاری ڕۆژنامەنووسی یەکەین و قسە لەسەر ساڵیادی ڕۆژنامەگەریەکە من ئەگەر شەرم لە شتێ بکەم قسەشی تیان ناکەم یعنی ناکرێت تۆ شەرم لە شتێ بکەی لە دوایەوەش خۆش بچیت قسەشی تیا بکەی و قسە لە فەزایە بکەی ئەو فەزایە پێت شەرم ئەم قسە لە چیواتۆ کاڵە شەرمەکەم يعني ام قسەو لە چیەوەی ناوەکڵی شەرمەکەم بەدی من کە داواتی ئەو بەرنامە کراوم بۆ یادی ڕۆژنامەنووسی کوردینەوە پرسیارەکەم ئازادی ڕادەربڕین ئازادی پێشەکە بام نەو پرسیارەکەم بکەم تۆ بۆ شەرمەکە ئەم جملەیە بەس ئەم جملێ بۆشی کردوێ سایە من دڵنیام بەشێکی زۆری ئەو خەڵکی کە لەم کایە ئیش دەکا گەیشتوتە ئەوەی کە بەڕاستی ئێستا تۆ لە پێشەکەکەتیش ئیشارەتت بەوەدا زانی فەوزایەکە ئەوەی کە تۆ ئیشارەتت پێدا هەر کەسێک کە هیچیش نەزانێت دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس دەیان و سەدان و هەزاران ڕۆژنامەنووسی لە بابەتەمانێت باش بۆ ئازادی ڕادەربڕین بانگێشی بەرنامە کراوە لە ساڵیادی ڕۆژنامەگەریدا بەڵام دەڵێ ئێستا ڕۆژنامەنووس هەموو کەس دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس تەمان ئەوەی کە ئەو فەزایە دروست بووە لە هەرێمی کوردستانە ئەوە ڕۆژنامەنووسەکان دروستیان نەکردوون ئەوە حیزبەکان دروستیان کردوون کە دەستیان بەسەر ئابووری هەرێمی کوردستان ناگرتووە کە دەستیان بەسەر ئابووری هەرێمی کوردستان ناگرتووە یەک مەکینەی گەورەی ئەعلامیان دروست کردووە بەداخەوە ئەم مەکینە گەورەی ئەعلامیە ئیشی ڕۆژنامەنووسی ناکە ئیشی ستایشکردنەکە و ئیشی پیاهەڵدانەکە پیشەی ڕۆژنامەنووسی نەستایشی تایە نە پیاهەڵدان ڕۆژنامەنووس بە تعریفێکی زۆر سەرەتایی کائینێکی ڕەخنەگرە و هەر کەسێک ئەگەر نەیتوانی کائینێکی ڕەخنەگر بێ و ناتوانێت ڕۆژنامەنووس بێ بۆیە من پێم وایە ئەوەی کە هەیە ئەو مەکینە ئەعلامیە حیزبیە پێم وایە ئەمە ڕۆژنامەنووسی نییە ئەمە گروپێکن یاخۆت کۆمەڵێکن هاتوون چەند دەستگایەکیان دروست کردووە ئەم دەستگایانیان بۆچی دروست کردووە بۆ بەرگریکردن لە خۆیان و بۆ داپۆشینی ئەو هەموو پیسخۆریەی لە ماوەی 22 ساڵی ڕابردووە زۆر هەیە لە کوردستان ئازادی قسەکردن جیاوازە و ئازادی ماف جیاوازە ئەگەر تۆ ئازادی قسەکردن باسێکە ئازادی چییە؟ ئازادی قسەکردن نییە ئازادی مافە تۆ ئەگەر مافت نەبێ لە هەموو شوێنەکە ئەتوانی قسە بکەی لە هەموو ئەم گیان ئەڵێ بەشی 20 وڵاتەکە آخر نازانم ئەگەر خۆ ئەمە معلەبات نییە ئێمە تۆزیعیکەین بەسەر خەڵکاکە ئەم ئازادی چەمکێکە ئیشی لەسەرەکەیکە ئەم چەمکە ئیشت لەسەر کرد پێش ئەوەی چەمکێک بێ قسەی تیا بکەی چەمکێکە مافی تایە باش ینی چی ئەو ئازادیە بەشی 20 وڵاتەکە مانایم نوتۆ کە ئێمە بێ لێرە ناقەشە لەسەرەوە بووین کە ئازادیەکانی ئەمە ئەڵێ ئەمەزانی بەراورد بە دەوڵەتەکانی تر ئێمە ئەزانی ئەو ئازادی کە هەمانە بە ئازانی سنووری ئازادەکانی تێپڕاندۆ بووە بە تەشیر و بەجێدان ئێمە دوو تایپ میدیامان هەیە لە هەرێمی کوردستان میدیایەکمان هەیە میدیای سربەخۆیە و ئەم تایپە میدیایە سەرقاڵی ئەوەیە کاری پیشەیی بکەوە کاری میدیایی بکەوە کاری ڕۆژنامەنووسی بکە تایپێکی ترمان هەیە تایپێکی حیزبیە ئەم تایپە حیزبیە لە خزمەتی بەرژەوەندیەکانی حیزبایە و هەمووشمان دەزانین لە هەرێمی کوردستانە حیزب چیەکە و هەموو ئەو شتانەی کە ماوەی 22 ساڵە حیزبی کوردیەتی ئێمە شاهێتی ئەوەین وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە لەم دوو تایپە حیزبیە ئێمە نابێت تێکەڵی بکەین ئەو تایپی حیزبیە کە سەرقاڵی پاراستنی حیزب ئەمە ڕۆژنامەنووس نییە ئەم ڕە بە چ ئاڕاستێک خوێنیتەوە کام ڕێە ئەم ڕێی کاکاوێز کەوتی ئەزانی ئەگەر پێت وا بێ ئەگە بە جورئەتەوە جوابی ئەو ڕەن بیتەوە ئەم ڕێی ئەم بە چ جیاوازی ئەڵێ ئازادی گەیشتۆتە حاڵەتێک کە پێوتێ فەوزا
ئەوەی کە گەشتووەتە حاڵەتی پێوتێ فۆزا بالفعل حیزبی کوردی دروستی کردووە و خەریکی یەکترشکاندنن و خەریکی سوودکایەتیکردن بە یەکتری و خەریکی ئەوەشن لە کەسایەتی هەموو بکارەکان بدەن لە ناو کۆمەڵگەی کوردیان لە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسەوە بیگرە هەتاکو بکارە حیزبیەکان بالفعل ئەمە دینەمۆیەکی پیسوپۆخەڵە بۆ ناشرینکردنی میدیای کوردی و بۆ ناشرینکردنی ڕۆژنامەنووسی حیزبی کە سەر بە حیزبی دیاری کراون هەر حیزبێک بن بەشێک لەو ناشینە زۆرانە ئێوە بەرپرسن لی و حیزب کارەکە بۆ ئەوەی کە لە ڕێی میدیاوە پرسی میدیا یاخود چەمشی میدیایی ناشینکە من سەرەتای وتم بە شێوەیەکی ڕەها ناتوانانی ئەوە بدەیت ئەم کە بە میدیای حزبی و بە میدیای دەرەوەی حزبیش بەشێک لە خڵقاندنی ئەو جەواب ئەمە ناکرێ ئەستۆپاچی بدرێ بە گروپێک کە من پێم وانە لە کوردستان میدیای سەربەخۆ هەبێ من ئەمە ڕای خۆ بە پێم وانە میدیایەکە بێکان بە شێوە پرۆفشناڵەکە بڵێ من میدیایەکی سەربەخۆم میدیا وەڵامە دێ بۆ قسە بەڵێ چونکە ئەزانین کاوێز کە تۆ شەرمت کرد لەوەی ڕۆژنامە نووسبی ناتوانێت قسە لەسەر میدیا بکەیت تکایە بێ کەسێک قسە لەسەر میدیا بکە کە شەرم نەکا ڕۆژنامە نووس لەم ڕۆژەیە من پێم شەرم تۆ پێناسەی میدیا مەکە لەبەروی تۆ خۆ شەرمەکەی لەوەی ڕۆژنامە نووسبی ناتوانێت لەم منیش بۆ خۆم ساڵانێکی زۆرە لە دەستگا میدیایەکان کارەکەم ڕوانگەی میدیایی خۆش تعریفەکەی تعریفەکە ناکرێت نەخێت تعریفەکەی تۆیش تعریفێک نییە کە من ڕۆژنامە نووس قسەکەم شەرمیشی لێ ناکەم و ئەگەر قسەیەکیش بکەم ئەڵێم لەم ڕۆژەیە کە تۆ لە من تێناگەی لەم ڕۆژەیە من لە دۆخێکە ئێستا میدیای کوردی ڕۆژنامە نووسی بۆ لە تۆ تێناگەین لە چی بۆی بە هەڵە تێنەگا و بینەریش بە هەڵە نەچێ من لەم ڕۆژەیە لەم دۆخەیە کە میدیای کوردی تووشی فەوزا بووە شەرمەکەم بڵم ڕۆژنامە نووسم بەمانایەوە نییە من دوێنێ ڕۆژنامە نووس نەبوومە حەقی ئەوەش لە ئێستادا شەرمەکە بڵێ ڕۆژنامە ئەو مافە لە من وەربگرێتەوە کە بۆ منە بێ قسە لەسەر میدیا بکەم ئەو مافە ناتوانین لێ وەرگیتەوە ئەزانی ئێستا بۆ نمونە من ئەزانی هەندێک بکە دروست بە لە ناو کۆمەڵگەی کوردیە قسە لەسەر هەموو شتێکەکەن و بۆ هەموو شتێکیش قسەیان هەیە لە کاتێکیان ئیشەکەی هی ئەو نییە ئێستا ئیشی من ڕۆژنامە نووسی ئەمە ڕۆژنامە نووسی پیشەیە ڕۆژنامە نووس بوو هاوڕێگیان ئەزانی ڕۆژنامە بۆ نمونە مامۆستایەک پیشەیە مامۆسایەک ناکرێت شەرم بکە لەوەی بڵێ لەبەر ئەوەی فەزایەک دروست بووە و فەزاکەش کێ دروستی کردووە حیزبی کوردی دروستی کردووە و خۆشی بکەرێک بێ لە حیزبەکە شەرم لە بکەربوونی لە حیزبەکەی نەکا بەڵام شەرم لە پیشەکەی بکە و بێش قسە لەسەر پیشەکە بکە ناکرێ آخر چونکە ڕێیەکانی هین وەرەگیرێ ینی ڕێیەکانی بە گومانەوە وەرەگیرێ ڕێزم بۆ ڕێی ئەو بەڕێزە هەیە پێم وانە ئەمریکا لە چوارچەوەی ئەو بابەتە بێ ئێمەش ئەم لە بابەت دەرچووە ئەویش ڕۆژنامە نووسە تۆشی تریش ڕۆژنامە نووسە حەقیشی هەیە کە قسە لەسەر ئەم پرسە بکە منیش حەقم هەیە ئەسڵەن ئەوەی کە تۆ بە من تۆ داواتی ئەم بەرنامە باش ئازادی ڕادەربڕین لە کوردستان با من پرسیارەکەم ئازادی ڕادەبڕین تۆ وەڵی بەشی لە یادی ڕۆژنامەگەری ئەم پرسیارە بکەینەوە با بڵین لە یادی ڕۆژنامەگەریە ئازادی ڕادەربڕین لە کوردستاندا بەشی 20 وڵات دەکات کە مناقەشەی ئەم جوملەیە گرنگیەمان کرد بەڵام تۆ دەڵێ ئێستا لەم دۆخەی ئێستادا پێم عیبە پێم بڵێن ڕۆژنامە نووس پێم شەرم وایە کاکێ محەممەد ئەوش دەڵێ ناکرێت کەسێک باسی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامە نووسی و پێی شەرم ئەو مافە بۆ لە من وەرگێتەوە کە من ئەمە ڕێی من بێ لەسەر کە شەرم لە پیشەیەگەکە باسی ماکە هاوڕێ باسی ماکە چکە شەرمی لەکەی هاوڕە تۆ نازانم جەدەلەکەت بردە ئاسێک من لەم فەوزایی کە خۆڵقاوە لە بواری ڕۆژنامە نووسی کوردی هەر کەسێک ئەگەر بێت زانی سەرپێیانە تەقیمی بواری میدیایی بکە لە کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە دۆخێکی خوازراو نییە پێم وانەیە هیچ کەسێکمان ڕازی بێ بۆ دۆخەی کە ئێستاکە میدیای کوردی تێدایە نقطە سەریدا وەڵام بەڵێ ئێمە گەر قسە لەسەر قەیرانی میدیای کوردی بکەین بەڵێ بە قسەی لەسەر بکەین بەڵێ قەیرانێکێ لە میدیای کوردی بەڵام بکەرەکانی پشت قەیرانەکە ئەو پیاوانن کە حیزبین و گەردەسەڵاتیان هەیە و ئەو کەسانن کە داهاتی ئەم وڵاتە بەدەستیانەوە ئەم داهاتە کە مڵکی گشتیە کە مافی خەڵکە لە خەڵکی وەرەگرنەوە سەرقاڵی دروستکردنی میدیایەکەن و ئەم میدیایش دەستکاری کللتوری کۆمەلگایەکە و دەستکاری بکەری کۆمەلگایەکە و خەریکی شێواندنی هەموو شتێکە و خەریکی شکاندنی هەموو شتێکە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەم قەیرانە بکەین پێش هەموو شتێ بەڕێک چەمەڵی خەڵمان بخەینە سەر ئەم دەسەڵاتدارانە کە ئەم فەزایان دروست کردو
پرسیارەکە تایبەت کەینەوە تۆ پێ و شەرمە بڵێ ڕۆژنامەنووس ئەو ئەڵێ ئەگەر یەکێ پێی شەرم بێ لەسەر شتێ قسەکە بۆچی قسەکە من پرسیارەکەی من ئەوەیە ئێستا تۆ وتمی شتێک نییە ناوی میدیایەکی سربەخۆ بێ لە کوردستان ڕۆژنامەنووسی ئازادیش نییە کەسی ئازاد هەن لە هەموو بارە ڕۆژنامەنووسی ئازاد من پێم وایە ڕۆژنامەنووسی ئازاد ئەگەر پێم وایە هەیە پێم وایە هەیە تەپان بەڵام زانی کاکین نەبەز بەشێکی زۆری ئەو کەم و کورتیانە هەموو ئەخاتە چوارچێوەی حزبیەوە بەڵام ئەزانی ئەو گروپە ئەو خەڵکە ڕۆژنامەنووسەکە لە چوارچێوەی کە پێیان وایە ڕۆژنامەنووسی سەربەخۆن ئەزانی ئەمان بەشێکی گەورەی گرفت و فۆزای نێو کاری ڕۆژنامەنووسی و میدیایی لە کوردستان و جارێک کەسی ئازار ئەو کەسی ئازاد ئەوەیە کە ئەمان بەشێکن بەشێکی گەورن کەسی ئازا ئەوەیە کە ئەزانی ئینتیما سیاسی و حیزبەکەی خۆی ڕوانگە سیاسەکەی خۆی کەشف بکە بەشێکی زۆری ئەمانەی کە پێیان وایە میدیا سەربەخۆیە میدیای ئەمان وایە بەشە زۆرەکان بە پلەی باڵای سەربازی خانەنشین کراوە بە شێوەیەک لە شێوەکان لە ژێرەوە ئەوەی کە بەداخەوە بەشێک لە بەرپرسانی حزبەکان کە کاک نەبەزیش پەنجەی خستەستەری ژێرا و ژێر ئەو گروپە ئاراستاکەن وەڵامت هەیە بۆی بەڵێ هاوڕێگیان یەکەم میدیای سەربەخۆ لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ هەیە میدیای سەربەخۆ میدیایەکە کە ئەو نانی پێیەکە بە حەقی خۆی پێیەکە ئەو نانە لە دەستی حزب وەرناگرێ بەڵێ لە هەرێمی کوردستانە میدیایەکی سەربەخۆ هەیە و ئەم میدیا سەربەخۆش بووە دینەمۆی دروستکردنی ئەو فەزا ئازادەی لە هەرێمی کوردستانە کە ئێستا دەیان کەس قسەکەن و دەیان کەسیش داوای مافی خۆیانکەن ئەمە یەک دوو ئازادی عیلاقی بە بیرکردنەوە هەیە عیلاقی بە جوڵەی مرۆڤەوە نییە تۆ فەزای بیرکردنەوە لەو فترە زەمەنیە کە بۆ نمونە وتارێک گەنووسی راپۆرتێگەکەی تۆ لەو کاتێک کارەکە ئەەکەی وەکو کەسێکی ئازاد کە فەزایەکی ئازاد لە خەیاڵتە هەیە و پیشەکەشت پێت ئەڵێ لەم فەزا ئازادەدا دەبێ بەم جۆرەبی ڕۆژنامەنووسی خاڵە کۆمەڵێ بنەمایە کام بنەمانە پەیڕە و کرد لە هەر شوێنێکی دنیابی تۆ کەسێکی ئازادی چونکە بە پێمە یەکخوا باوەڵانی باتەوە تا بە ئیسپات بۆی کردی ئەڵێ بەڵێ میدیای ئەلیە خەڵکی ڕۆژنامەنووسی سەربەخۆ هەیە کەسانێکەن ئەمەی کە تۆ ئەڵێ چەمۆڵەکە کە ئەڵێ میدیاکاری دەرەوەی حیزب ئەڵێ نەخێر بەشێکی بەرپرسیاتی بەر میدیاکاری حزبی دەکرێت بە دیێ ڕێوەڵام بی تۆ بۆی بچمە لای میدیاکاری حزبی بەدەر نییە لەو فەوزایەکە هەیە بەڵام من پێم وانە هیچ مؤسسەیەکی ئەعلامی تۆ ڕۆژنامەنووسێکی حیزبی بتوانێت فەخرە بۆ خۆت من شانازی پێوەکەم فەخرەکە ڕۆژنازی پێوەکەم من وەکو ئەو خەڵکەنیم بۆیە سێدیکە کارکتەرە میدیای حیزبیەکان ئازاترن ڕوانگەی خۆیان ئاشکرا دەرەبڕن هەش بووە لەم وڵاتە لە تەلەڤیزیۆنەکەی ئەو هەموو میدیاکانی وەکو کەسی بێلایەن و سەربەخۆ قسەی دەکرد بەڵام بووە بە کاندیدی ئەم حزب و زۆر باش لەم حزب لەو حزب پۆست و پلە و پای زۆر باش بەڵێ ئەزانی ئەو مافی خۆیەتی مافی خۆیەتی بکەرێکی حیزبی و مافی خۆشێتی من میدیاکارێکی زۆر ئازادە بەڵام لە دنیا شتێک نییە لە ڕۆژنامەنووسیان ناوی میدیاکاری حیزبی و میدیاکاری ناحیزبی بی ڕۆژنامەنووسی پیشەیە و ئەم پیشەیە جێبەجێ ئەەکەی لەکوێ جێبەجێ ئەەکەی لێرە ئەمەی کە حزب دروستی کردووە بەداخەوە بێ حرمەتیکردنە بەم پیشەیە و ئەوانش کە خۆیان شانازی پێوە ئەکان بێ ئەوەی دەرێک بە خۆیان بکەن بەبێ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان بچن ئەو کتێبانە بخوێنەوە کە ڕۆژنامەنووس دروستەکەوە پێتەڵێت ڕۆژنامەنووس ئەبێت چ جۆرە کاینێک بێ شانازیش بۆەکەن ئێستا جوڵەی ئەموتی بێ حرمەتیکردنە بەرامبەر کاری میدیایی ئەوەی حزب دروستی بەڵێ ئەوەی حزب دروستی کردووە میدیانە ڕۆژنامەنووسیش نییە و بە حرمەتیکردنە بە خودی پیشەکە و ئیتر ئەو بە هاوڕێیان چۆن شانازی پێوەکەوە مشکلی خۆتی خاڵێکی تر هەموو کەسێک لەم وڵاتە ئازادە دەنگ بە کام حیزبەدا و کام حیزب نادا کاتی دەنگدان تۆ وەکو هاوڵاتیەک مامەڵە لەگەڵ خۆتەکەی کە دەنگت هەیە بۆ نمونە تۆ دەنگ بە حیزبێکە دەی بۆ منیش مافم هەیە دەنگ بە حیزبێکی تر بدەم بەڵام هاتە سەر پیشەکەم بۆ نمونە ویستم راپۆرتێ بکەم لە راپۆرتەکەمە ئەگەر
ئاراستی بیرکردنەوەم لە خزمەتی ئەو هێزە بوو کە دەنگم پێداوە ئەمەیان خەلەلە چونکە خیانەتم لە پیشەکەی خۆم کردووە و هاتمە سەر ئەوەی وتارێکم نووسی ئەگەر فەزای ئازادی خۆم دیل کرد لە پێناوی حیزبەکان نووسیم ئەمە خیانەتە لە فەزا ئازادیەکە بۆیە شتەکان لێرە هەمووی تێکەڵ بووە کێش تێکەڵی کردووە ئەو دیدە حیزبیەی کە سەرقاڵی وێرانکردنی هەموو شتێکە لە وڵاتە بە ڕۆژنامە نووسی باشە بوونی میدیای حیزبی ئێستا ئەم قۆناغش تێپەڕێنین میدیایەک سێبەری حیزبەکان ئەم میدیاش بەشێک نەبووە لەوەی کە ئەوەی پێوتێ قەیران ئەگەر وەڵامی ئەوم بیتەوە اینجا خۆی کارەساتەکە جملەیەکە دووە زۆر دقیقە کارەساتەکە زیاتر میدیای سێبەرە نەک میدیای حزب زۆر باشە پاش وچانێکی کورت دێنەوە بۆلاتە دووبارە سڵاو بەر لە وچانەکە باسی ئەوم کرد ڕەنگە میدیای حیزبی و مۆدێلی میدیای حیزبی کەم بوو بێتەوە بەڵام ئێستا هەندێک میدیای سێبەر هەن کە بە ناوی بێلایەنیانەوە بەڵام دەعم و مادی هەموو شتێکیان لە حیزبێکەوەیە دەست درێژی حیزب لەوە تێپەڕی کرد تەنها سەرقاڵی دروستکردنی میدیایەک بێ کە ئۆرگانی خۆی بێ ئێستا تموحی چووەتە سەر میدیایەکی تر ناوی میدیای سێبەرە ئەم میدیای سێبەرە مەترسیەکی لە چییە؟ مەترسیەکی لەوایە حیزب چۆنی بوێ ئەوە ئاراستەیەکە و بەرپرسیاریش نییە میدیایەکی بەرپرسیار نییە بۆ نمونە تۆ میدیایەکە تێ میدیای حیزبێکی فڵانە حیزبە کە وەختێک گوتارێک لەم میدیایەوە بڵاو ئەبێتەوە بەرامبەر بە حیزبێکی تر ڕاستەوخۆ حیزبەکەی تر تێگا ئەم گوتارە گوتاری ئەم حیزبەیە و دەبێ وەڵامی هەبێ و ئەبێ ئەو حیزبەی کە ئەو وتاری بڵاو کردێتۆ لە میدیاکەی ڕوونکردنەوەی هەبێ بۆ حیزبەکەی تر بەس ئەم میدیا سێبەرە میدیایەکی مەترسیدارە یەک فەزای ئازادی کردووە بە فەوزا دوو دەست درێژی ئەکاتە سەر هەموو ئەوانەی کە حیزب ئاراستەیەکا بە کەیفی خۆی سێ و میدیایەکی بەرپرسیار نییە بۆ لە هەموو حاڵەتێک حیزب میدیای سێبەری هەبێ پێمانە بە ئەوەی کە لی مەسئولم پارتی دیموکراتی کوردستان میدیای سێبەری بەڵام ئەمە بەمانایەوە نییە کە لە نییە و هەموو پارتە سیاسەکانی کوردستان پارتی وەرنەگرین بە هەموو من پێم وایە من بە ڕێی خۆم ئەوەی کە چاودێری و دۆخەم کردبێت لە نییە و هێزە سیاسەکان خەڵکی ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی لە بەرزە کە پشتیوانی لە میدیای سێبەرەکە میدیای دروست کردو لە ژێر ناوی سێبەر پشتیوانی لە کۆمەڵە ڕۆژنامە نووسەکە بەڵام وەکو حزب پێم وانییە حزب هیچ پارتێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانەوەی ئاشنا بووم و زانیاریم لەسەر هەبێت هیچ میدیایەکی سێبەری نییە وەڵامیای تەوبە یەکدە من نامەوێت ناوی ئەوانە ببام بەڵام لە پارتی دیموکراتی کوردستان یعنی بریتە لە کۆمەڵێ بکەر ئەم بکەرانە کیان کۆمەڵی خەڵکی دەسەڵاتدارن سێ ئابوووریەکی بەهێزیان هەیە کە وەختی ئەم بکەرانە بۆ نمونە جێگیری سکرتێری سەرۆکی پارتی خۆی میدیادا ئەنێ یعنی ئەمە هیچ سێبەر نییە ئەی چییە؟ سێبەر چییە؟ بۆ نمونە نووسراوە ئەم دەستگایە کە ئۆرگانی پارتی دیموکراتی کوردستان نموزەج وەکو نموزەج هی پارتی دیموکراتی کوردستانە و ئێمە بەرپرسیانی لە هەموو وتارەکەی نووسراوە؟ نەنووسراوە کەواتە میدیایەکی سێبەرەوە لە ڕێی ئەم میدیا سێبەرەوە پەلاماری هەموو ئەو شوێنانە ئەدا کە ئەو بکەرە ئەیەوێ پەلامار بدرێەوە ئەو بکەرەش کێیە کەسێکی دەسەڵاتداری حیزبە کەواتە حیزبە و ئەگەر کەسێکی دەسەڵاتداری حیزب نەبێ ناتوانێت خاوەنی میدیایکی سێبەرن خاوەنی میدیایکی ڕسمی و بۆ لێدانی ئەوانەی بەرامبەریانە خاوەنی میدیایکی ڕسمین اینجا بەوەش رازینین خاوەنی میدیایکی سێبەرن بەوەش رازینین خەریکی تۆمەت بەخشینەوەن بۆ میدیایش تەنها نەفەسێکی ئازادی ئەم وڵاتەیە کە تەسحیە یاوە خەریکی بێحرمەتی ئێمە لە بدایەتی بەرنامەکەوتم ئێوە دەزانم بەش زۆربەی بەرپرسەکان خاوەنی سایتێک یاخود دەستگایکی ئەلامی یان ئێستا چەند پەیژێکی فەیسبووکیان هەیە بە ناونیشانی جیاواز و دامیانەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشا بە لە سەرقاڵی ئەوان وە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشا چونکە هیچ چاودێرێک نییە و یاسایەکیشمان نییە ئەم یاسایە بەڕاستی گەیاندوێتە ئەوەی ئەزانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کارە ساتێک ڕۆیە ئەزانی پەلاماری هەموو مرۆڤێکی ئەم وڵاتە ئەکێ بەرپرسەلێ ئەگەر حیزب موچەی نەداتێ ئەگەر حیزب هاوکاری نەکات ئەو چۆن ئەتوانێت پێیجێکدا بنێ سەرەتاوەتە من شانازی دەکەم کە وەکو میدیاکارێکی حیزبی ڕۆژنامەنووسێکی حیزبی بمناسێنن پرسیارەکەم ئەوەیە یعنی لە ناوەڕاستی بەرنامەکەجیان تۆ هەر پێم مەڵێن ڕۆژنامەنووس پرسیارەکەی ئێمەوەیە بەشێک لە بەرپرسەکان
ئێستا خاوەنی پیجی فەیسبوکیش یعنی چەند پیجێکی فەیسبوکی ژەبن بەڕێوە یعنی لە ڕێی پیجی فەیسبوکەکان و ئەزانین ئەم کاکە یا مشکلەی هەیە لەگەڵ ئەو کاکەی ترە پێم وایە بەدەر لە بەرپرسانی ئەو وڵاتە ئێستاکە بەشێکی زۆر لە خەڵکی مەسئول و غێر مەسئول پیجی لە ژێر ناو نیشانی جیاجیا هەیە بۆ شکاندنی ئەمە ئەو زەبەت ئەوە فەوزایەکی گەورەیە کە ئینسان جار بێزەک هاتەوە کە هاوڵاتی ئەم وڵاتیشە چونکە ئەمە زانی مەترسیەکەی ئەجگار گەورەیە کە بۆ گەنکردنی عقلی ئینسانە فکری ئینسانە لەم وڵاتە چێ بەرپرسە لەو بۆگەن کرد هەموو لایەک بەرپرسە بە حیزبەکانی بەڵێ بە حیزبەکانیشەوە ینی دەعم ناکرێت لەلایەن حیزبەوە لەوانەیە لەلایەن مخابراتەکانی دەوروبەریشەوە داعم بکرێن کەواتە ئەم پەیجانە ئەم سایتانە ئەم ئێستا هەر بەرپرسێک سایتێکیە بەشێکی زۆری بەرپرسان دەستگای علامی هەیە پیجی فەیسبوکیە ئەمە وای نەکردووە کە شتێک پێی بوتێ فەوزای علامی دروستکە بەڵام ئەوەی دەستپێک بۆ حیزبەکان نەبوون ئەزانی ناکرێ هەموو گوناحی بخیتە سەر ڕستۆی حیزبەکان من لێرە داکۆکی لە هیچ حیزبێک ناکەم بەڵام کاک محەممەد دەزانی ئەم وارە من ڕۆژنامەسێکی حیزبی من شانازیەکەم ئەوەی تۆ لایەنی خۆت بڵێ دەستگایەکی علامی حزبی ئیشەکەم بۆ چونەکەی کاگەی نەمەسکە ئێستا هەندێ قسەی لەسەر ئەوە کرد ئەمە ئێوە کۆمپانیانە ئەم میدیایەوە ئێوە ئیشەکانتان ئیشی میدیایی ناکەن بەڵام لە چوارچێوەی ئەو سیاقەکە دانراوە میدیای حزبیش وایە ئەوەی کە پێی وایە ئەهلیە و لە گۆڤارێکی شەکە هەر بۆ جۆرەیە بۆیە ینی کاری میدیایی کاری میدیایە لە هەر شوێنێکەوە بەشێک لەو میدیایی کە پێوتێ میدیای سێبەر یاخود پیجی سێبەر یاخود سایتی سێبەر لە داهاتی گشتی پارە بۆ خۆی پیاکە نەک لەوەی کە لە ڕێی ڕیکلامەوە لە ڕێی کۆمپانیایەوە دەعم کرێ یاخود لە ڕێی سپۆنسەری کۆمپانیایەوە هەوڵ کارێکی خراپە بەڵام بەراوردێکی بەوەی کە ئەو میدیا زۆر و زەبەندەی لەم وڵاتە هەیە بە پارەی کێ بەڕێوە دەچێت سەرچاوی دارایی ئێستا سووی لەسەروی کە سەرچاوی دارایی بەشێکی زۆری ئەو میدیانە لەکوێوە دێت باشە من ئەڵێم ئەوە کارێکی خراپە لەسەر قوتی خەڵکی کوردستان میدیای خۆت بەڕێوە بیت کارێکی خراپە بەڵام کارەسات ئەوەیە کە ئەو میدیا زۆر و زەوەندەی لەم وڵاتە هەیە بە پارەی باشە بەڵام ڕۆژنامە و گۆڤارەیە بە پێی داهاتی خۆی کاکێ محەممەد نووری هیچ نەبێ ئەزمونێکی ئەمانەیە لەو بارە زۆر ممکن نییە هیچ میدیایەک بتوانێت بە پارەی داهاتی خۆی بەڕێوە بچێت قسە ناکەم هیچ ڕۆژنامە گۆڤارێک یان نییە بە پێی داهاتی خۆی بەڕێوە بچێت آخر ئەزانین چۆنە خۆی قسەکردن ئەوە بەو جۆرە نابێت داتایەکم بەرێ چه ڕاپرسی تەجروبە میدیا هاوڕێ ئەمە هینە ئەمە فکرین و فرۆشتنە ئەم وەرەقەیە ئەفرۆشن لای 2 دینارە بێ زەحمەت ئەم وەرەقەیە لە بازار بە 2 دینارە باشە 9 دیناری تێچێ دینار و نیوەکی ئەمێنێتەوە تۆ داتایەکم بەرێ پێم بڵێ بۆ نمونە ڕۆژنامەی ئاوێنە کە من پێم وایە ڕۆژنامەیەکی سەر بەخۆیە بۆ نمونە پێم بڵێ ئەم ڕۆژنامەیە 1 دینار لە شوێنێکەوە وەرەگرێ بۆ ئەوی منیش بڵێم هاوڕێ بەڕاستی منتیقێک لە قسەکانتە هەیە ئێمە میدیایەکمان نییە پارە وەرنەگەی وەکو نمونە پێتەڵێم بڵێن نمونە ڕۆژنامەی بەڵام ئەو میدیا زەبەلاحەی باسی ئەەکەی کە ئەم بازاری شێواندووە کێ لە پشتێتی حیزبە گەورەکان لە پشتین ئەوانەی کە دەستیان بەسەر داهاتی ئەم وڵاتە کردووە و بەوەش رازینین زەوی تەوزیعەکان بەوە رازینین نەوت ببن بەوە رازینین بودجەی هەرێمی کوردستان بەسەر خۆیانان دابەشکەن وەڵامکردنی میدیایەکیشن و ئەم میدیا حیزبیە خەریکە کۆمەڵگە بەرەو ئاراستەیەکی زۆر مەترسیدار بە لە هەمووشی خەتەرتر خەریکی دروستکردنی میدیایەکن ناوی میدیای کۆمەڵایەتیە و لەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە ئەمە هیچ سنوورێکی نەهێشتوێتەوە حیزب بەرپرس بۆنی ئەیکێ بەرپرس زۆر باشە من پارەم هەیە جەریدە دەربکەم ئەگەر حیزب پارە نەدا بەم و بە پارەم هەیە منیش ئەو پرسیاراکەم ئەو ئەگەر حزب نەیدا شوێنی تر هەیە بیدە ئەمە گرفتەکە ئەمە گرفتی جەوهری میدیای کورد دەبێت ئەمە تەنزیم بکرێت دەبێت بە یاسا تەنزیم بکرێت من بۆ خۆم سرنجم وا بووە
و لە چەندی شوێنی تریش ئەوەم دەربڕیوە سووری لەسەوەی کە ڕۆژنامە دەبێت ئەمە ڕێک بخێتەوە کاری میدیای ڕێک بخێتەوە لە میدیای حزبەکانەوە ئێستاش دۆخی لە پەرلەمانی کوردستان دۆخی ڕۆژنامەگەری لە کوردستاندا لە دۆخێکی مەترسیداردایە هەموو ئامارانەی کە بڵاو کراونەتەوە سنتەرێکی وەک میترۆ کە کۆمەڵی ئامارە کە من ناتوانم لێرە هەمووی بخێنەوە بڵاوی کردوتەوە باسی ئەو پێشێرکاریانە کە بەرامبەر ڕۆژنامەنووس کەیسی کاوە گەرمیانی سۆرانی مامەحەمە سەردەش عوسمان ئەم کەیسانە بەکوێ گەیشتن کەواتە ئێستاش ڕۆژنامەنووس لە مەترسیدایە ئیتر ئەو ئازادیە بۆ کۆ بنێرین یعنی خەڵکیان بۆ بنێن ڕۆژنامەنووس بکوژێ من یەکێکم لەو کەسانەی کە ژیانم لە مەترسیدا بووە ڕۆمانیش فرەدراوەتە ماڵم و دەیان کادری میدیایی لەسەر کاری ڕۆژنامەوانی بەڵێ باش لەسەر ئازادی بیر و ڕادەر بەڵام حیزبەکان کە دەسەڵاتدارن بەرپرسن لەوەی کە تۆ ڕۆژنامەنووسێکی حیزبی تاکەس با من پرسیارەکەم ئیجازە بدە مە بەسم لەوەیە بەڵێ هەڕەشە لەسەر ژیانی ڕۆژنامەنووسان هەیە ڕێگری هەیە باش بەڵام ئەمە زانی ئەمەش نەبێ بە قۆڕەخکاری کە میدیای سەربەخواڵێ دەسەڵات گروپێ حزبەکان دەسەڵاتیان قۆڕ کردو ئەم گروپەیش بەو شکلەیە باشە دەیان میدیاکاری نییە و حزبەکان کامیریان لێشکێنراوە ڕێگریان لێکراوە لە کاری ڕۆژنامەنووسی تەقەی لێکراوە و ڕۆژنامەنووسی میدیای حزبی هەبەوەش تیرۆر کراوە باش زۆر چاکە بەڵام ئەم کەیسە گەورانەی کە هەیە کەیسی کاوەگەرمیانی سەردەش عوسمان سۆرانی مامەحەمە و کەیسی سووتانی کەناڵێکی گرنگی وەکو ئارتی یعنی کۆمەڵێک کەیسی تر لە وڵاتەدا یعنی ئەمە ناکاتە ئەوەی کە من پرسیارەکەمەوە بوو کێ بنێرین بۆ دەرەوە ئەوەی کە تۆڵێ ئازادیمان زۆرە پیاکوژی ڕۆژنامەنووسەکان کاکێ محەممەد زانی لەم وڵاتە بەداخەوە ئەو دۆخە هەیە ئەو دۆخە ڕووی داوە باش بەمە دۆخی بەرپرس حیزب لێ نییە من حکومەتە بێ لەمە پێچێت حیزبەکان بۆ بەتایبەتی ئەو دوو حیزبێشوتە دەسەڵاتدار ئەمە دۆسیەکی یاساییە کاک ئەمە چ پەیوەندی بە ئەحزابی سیاسیەوە باش زۆر من بۆی تێکەڵی نەکە باشە سێشی یاساییە پێویستی بە پەیوەندی بەلایانی حیزبیەوە نیە پەیوەندی بە حکومەتەوە زۆر چاکە ئەم کەیسانە هەمووی پەیوەندی بە حکومەتەوە پەیوەندی بە حیزبە سیاسیەکانەوە نیە هەموو کەیسانەی کەوترا هەموو ئەوانەی کە ناوت هێنان ئەو بە دادگای گەیاندنی ئەو تاوانبارانە کاری کوژراون لەسەر ئازادی هەموو پیاوانی حیزب کوشتنیان و دەبێ ڕۆژە لە ڕۆژان ئەم یاسایی کە ئێستا حیزب دەسەڵاتی هەیە و حکوومەتیشە و کۆی جومگەکانی دەسەڵاتی بەدەسە لە هەرێمی کوردستان کە ئەمە هیچ حەشای لێ ناکرێت چونکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە یعنی حیزب لە دەرەوەی ئەمە شتێکمان نییە و ئەمانەش بوونەتە سەبەبی ئەوەی یاسا مەودای خۆی نەبینێ و کاری خۆی نەبینێ نەتوانێت جوڵەی خۆی ببینێ و دەستیشیان خستۆتە ناوی یاسا کاری حیزب نییە لێ ئێستادا ئێمە باسی ئەوە بکەین کە ئەمە حیزبەکان بوون یعنی چی کاری حیزب نییە کاری حیزب نییە کە لەو مەلەفانە بکۆڵێتەوە کاری دادگا و حکومەتە دادگاگەاندنی بکوژانی ئەو خەڵکە جوامێرە کاری دەوڵەت کاری حکومەتە حیزب لێی بەرپرس نییە زانی کاکە کوشتنی ئەوانە شەیدکردنی ئەوانە تیرۆرکردنی ئەوانە یعنی خەڵک حکومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە لەسەر ئەو ئازادیە زۆر باش نانە ئازادی بۆیە دەڵێن تا ئازادیمان زۆرە ئەگە کاگنەبەز ئێستا کە ئیشارەتی بەوەدا کە پیاوانی حزب ئەمانی کوشت وانێ دەی باشە کاگنەبەز بە نێوی ئەو پیاوانی حزب ئەوە لە فایلەکانی هەیە کاکە لە داواکانە هەیە هاوڕێم لە داواکانە هەیە هەموو کەس دەزانێت چەندی جار وڵاو بووەتەوە بۆ سە بێزەحمەد من بۆ نمونە من کوڕێگە کوژرێ برای منە و من ئەچم داوا تۆمارەکەم لە ناو داواکە ناوی بکەرەکان هەیە نەم ئەوە لە داواکانە هەیە دادگا یەکلایی ناکاتەوە لەبەر ئەوەی حیزب دەسەڵاتی هەرسێکی بەڵێ هەرسێکی هەیە زۆر هەموو خەڵکی ژەزانێ و چەندین دادوەریش لەگەڵ پارێزەریش لەم کەیسانە تەسریحیاوە بۆشی ڕوونکردنی لە دوام قسەی چی بوو کەوتی پیاوانی حیزب وەم قسەیە پێ دوایە هینە زیادە ڕۆیە من پێم وایە ئەمە زانی سێریکە ئەوە چیە کاڵین ئەمە ئیشی دادگایە کە ئەمە یەک بەڵام ئەوڵێ بکوژی ئەم قسەیە چیە پێم سەیرە ئەم قسەیە دوش ئازادی ئەزانی چۆن سەیرەیان لەسەر شاشی تەلەڤیزیۆنەوە بکرێ یەک شتی تریش دو ساڵە دادگاکان خەریکی یەکلاکردنەوەی مەلەفێکن تۆ لێرا بزانی
کە بکوژەکەی فلان کەسە ئەمە شتێکی غەریبە. باشە ئەوانەی کە شکاتیان لێ کراوە تۆمەتبارن بە بکوژی ئەمانە بۆ ناچنە بەردەم دادگا پیاوانی حزبیشن. یەک دوو ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستان تا دادگا بۆیان ساغ نەبووەوە چی ئەوانەی شەهید کردووە بکوژەکان چیان بکەرەکان چێن بەڵام ئەڵێ بۆ ڕۆژنامەنووسێ بۆی ساغ بۆتەوە. هاوڕێ مەلاپەڕی دوو نقطە قسەیەوە. هاوڕێ تۆ دەیت تەجاوزێگەکەیتە سەر ژیانی من داوات لەسەر تۆمارەکەم کە داوام لەسەر تۆمار کردی تۆ تۆمەتبارین کە تۆ مافی ئەوەت نییە نەچی بۆ دادگا کە تۆ نەڕۆشتی کەواتە تۆ لە دادگا بەهێستری ئەوەکە ئەمەیە ئەو ئازادی لە هەرێمی کوردستان هاتوۆتە دی ئەو ئازادی لە هەرێمی کوردستان هاتوۆتە جوابی پرسیارم بەرەوە ئەڵێ قسێکی بەتاڵە یعنی چێڵە پیاوانی حیزب بەشدار بوون لە بکەر و شەهیدکردنی ئەوانە ڕۆژنامەنووسەکان کوشتنی خەڵکی سەرمایهدار کوشتنی خەڵکی فەقیر کوشتنی ئەوان بەرگریان لە ئازادی خەڵک کردووە ئەوانەی کە لە ئازادی ئەترسن دەست درێژیان کردووەتە ئەم جوڵەی تۆیە کە دەڵێ ئەوانەی کە کاوە گەرمیانی و سەردەژ عوسمان و سۆرانی مامە هەموو بێجیاوازی و بکەرەکانی لێدان لە ڕۆژنامەنووسان و سووتانی کەناڵ و شکاندنی ڕادیۆیەک و ئیلە ئاخری هەموو ئەو شتانی کە کراوە بکەرەکانی کە پیاوانی حیزبین ئێستاش سوورە لەسەر ئەو قسەی پیاوانی حیزبین و ئەوانیش دەسەڵاتدارن دوژ ئەو ئازادیە بە خوێن و بە ماندووبوون و بە هەڕەشە و بە لێدان وەرگیراوە ئەوە دیاری ئەوان نییە بۆ ئێستاش ئازادی لە مەترسیدا بۆ ڕۆژنامە بەڵێ لە مەترسیدایە و پێشم وایە هەندێک جمگە هەیە ئێستش هەر کەسێک قسەیان لەسەر بکە بە هەمان شکڵ ژیانی ئەکەوێتەوە خەتەر و ڕۆژانەش ئێمە ئەبینی ڕۆژنامەنووس هەڕەشەی لێ ئەکرێ و سوکایەتی پێ ئەکرێ و هەرچی خراپە پێ ئەوترێ ئەمە یانی چی بەرپرسەلێ کێ بەرپرسەلێ ئەمە دەبێت ڕێک بخرێتەوە کە من گوتم هەڕەشەکردن ڕێک بخرێتەوە ینی هەڕەشەی لێ کردی بەڵێ کی هەڕەشەی لێ کردی یەک ڕۆژنامەنووس لە ژیانت هەڕەشەی لێ کردووی وەڵاهی یەک نووسەر هەڕەشەی لێ کردووی هەڕەشە کوشتن من نەڵێم ڕۆژنامەنووس کوژێ بەڵام دەیان ڕۆژنامەنووسە بۆ کەسایەتی ئێمە تیرۆر کردووە بجنێ بەڵێ من یەک دەقە من و تۆ لە دنیاکە ئیشەکەی نایوشەیە تۆ کەرەستەی تۆ لە بەرامبەر من بە وشەیە ئەگەر کەرەستەی منیش بەرامبەر بە تۆ بە وشە بوو وەڵام دایتەوە ئەمە شتێکی زۆر حەقە بەڵام ئەگەر تۆ بە وشە لەگەڵ من جوڵایتەوە من چەمۆڵەم بەکارهێنا ئەو کاتە ئیتر من لە دۆخێکی مەترسیدارم وەڵا سەر تۆ پێم وایە کاکێ محەممەد زانی ئازادی بیرۆڕادەربڕین لە وڵاتە گەیشتوتە ئاستێکی زۆر مەترسیدار یعنی چۆن ئازادی بڵێ من ئەوە پێناسی بکەم ئایا ئازادی ڕادەربڕین چەند سوودی گەیاندووە بە بەرژەوەندی باڵای نیشتیمانی سوودی نەگەاندووە پێم وایە زیانیشی زۆر گەیاندووە ئازادی ڕادەبڕین زیانی لەکوێدا ئازادی ڕادەبڕین زیان دەگەێنێ ئەزانی بەشێک لە ململانی حزبەکان کە بە میدیاکان بەڕێوەچ زیار گەورەی بە پێکەوە بوون یەک ریزی خەڵکی کوردستان گەیاندووە یعنی میدیا بەرپرسە لەوەی حیزبەکان ناکۆکرد ئەی بۆچی بەعکسەوە باسیەوە ناکەی بەشێک لەو لە شەڕی ئێمە لەگەڵ خلافەی دەوڵەتی ئیسلامی لە سەرەتا میدیا ڕۆڵێکی ئێجگار خراپی بینی بە قازانجی داعش میدیا ڕۆڵی سلبی ئەگەر بە مەسئولیانە ئەزانی بە بەرپرسیارانە مامەلە لەگەڵ پرسی ئازادی ڕادەبڕین نەکەین زۆر زیانی هەیە ئازادی ڕادەبڕین گەشتۆتە قۆناغێکی مەترسیدار ئەمە جوملەی ڕۆژنامەنووسێکە دەڵێ گەشتۆتە مەرحەلەیەکی مەترسیدار یعنی ئەوەنە زۆرین تێر بووین لێ ئێمە یاسامان هەیە یاسایەکمان هەیە ئەتوان بەپێ ئەو یاسایە مامەڵە لەگەڵ ئازادی بکەن دوو و ئەگەر بەمەش ڕازی نین کە خەڵق قسە بکەوە داوای حەقی خۆی بکە لە ڕاستیان کۆمەلگە حەوزی ماسی نییە هەمومان بێدەنگ بین خەڵک مافی هەیە حەقی هەیە هاوڵاتی ئەم وڵاتەیە ئەگەر ئازادی لە وڵاتە نەبووایە من و کاگنە بەس لەسەر ئەو مێزە بیرڕای خۆم هەن ناگۆڕیەوە بەڵام ئەگەر ئازادی تعبیر ئەگەر ئازادی تعبیر بێت لە جنیۆدان پێم وانی ئەمە قازانج بگەێنێ دوادێڕێت هیوادارم لەوە زیاتر حیزبی کوردی دەست وەرنەداتە مافەکانی خەڵک و ئازادیەکانی خەڵک و لێگەڕێ ئەم پیشەیە بگاتەوە شوێنە ئەسڵەکەی خۆی و لەوە زیاتر بێت لە تویتەریش نەزانەجات تەداخلیانە کرد بابە زۆر باشە دوادێڕێت هەیە دوا قسە من هیوادارم ئازادی ڕادەربڕین بەدیێڕێ ئازادی ڕادەربڕین تعبیر نەکرێت لە جنیەودان بەم و بەو ئێوە بڕیار بن
بەشێک لە ڕاستی لای کامیان بوو. سپاس.